زۆری سەگی بێلانە لە دەڤەری ڕاپەڕین هاوڵاتیانی هەراسان کردووە لە شوێنە گشتیەکان و کۆڵانەکان و پارکەکان و تەنانەت بازاڕەکانیش. سەگی بێلانە بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کردووە. هاوڵاتیان دەڵێن لە ترسی ئەو سەگانە منداڵەکانیان ناتوانێن بەتەنیا بێنە دەرەوە و چەندین حاڵەتی پەلاماردانیش هەبووە لە دەڤەرەکەدا. وەکو دیاردەیەکی زۆر ناشیرن ئەو سەگە بەڕەڵانە کە ئەرشی حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو هەموو وڵاتان شوێنێکیان بۆ دامینکە. بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشیرنە، ینی دەبینی منداڵ دەچێت بۆ دوکانێک بۆ مارکێتێک لە پڕ غار دەداتەوە ماڵەوە لە تریسی سەگ، چونکە ئەو سەگانە دنیا بە لەوەی پەلاماری خەڵکیان داوە و پەلاماری خەڵکی تریش دەدەن. سەگی بێلانە خەڵکی هەراسان کردووە، شەوانە و بەیانیان و ڕۆژانە لای عەدیقەکان لای پارکەکان هەموو خەڵک ناو بازار بە تایبەتی ئەو شوێنە گشتیانە وە لە کۆڵانەکان منداڵ و ئافرەت و خەڵکی بەتەمەن زۆر لێیان دەترسێەوە هەراسان بوونە لەو شوێنە گشتیانە. لێپرسراوی کارگێڕی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین دەڵێت لە ساڵی ڕابردوودا 560 حاڵەتی پەلاماردانی سەگە بێلانەکانیان هەبووە کە دەرزی ڤاکسینی دژە سەگیان بۆ بەکارهێناون. دەژڵێت پێویستە بەزوویی بیر لە دروستکردنی شەڵتەرێک بۆ سەگە بێلانەکان بکرێتەوە لەو دەڤەرە. کۆمەڵک ئاڵەتە بۆ 560 دەرزی دژە سەگ لە ڕانیە و بە شێوەیەکی گشتی لە ئیدارەی ڕاپەڕین بە هەموو تەواڕیەکان بەکارهاتووە، چونکە تەواڕیەکان ئەو ڤاکسینە دژە سەگ لە بەڕێوەبەراتی خۆپاراستن و تەندروستی ڕاپەڕین وەردەگرن تاکو لە 2023دا ئەوەندە بەکارهاتووە. بە تەئکید پێویستە، چونکە ئەگە کۆ نەکرێنەوەوانە و لە شوێنێک و لە شەڵتەرێکدا لەوانەیە زەرەری گیانی هەبێ کە لە ڕابردوودا لە هەندێک شوێنی ناوچەی کوردستاندا هەبووە. ئامارەکان دەری دەخەن زۆری پەلاماردانی سەگی بێلانە بۆ سەر هاوڵاتیان مەترسیدارن. نەبوونی شەڵتەرێکی تایبەتیش بە سەگە بێلانەکان هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەگەر بیر لە چارەسەرێک نەکرێتەوە لە داهاتوودا مەترسیەکان ڕوو لە زیادبوون دەکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.